ئێرە شارۆچکەی حاجیاوایە لە سنووری ئیداری ڕاپەڕین. ماوەی ساڵێک و 5 مانگە لەلایەن حکومەتی هەرێمەوە بڕیاری بە قەزابوونی دراوە، کەچی تا ئێستا هیچ کەسێک وە قایمقامی قەزاکە ڕانەسپێردراوە و دەست بەکار نەبووە. چالاکوانان و هاوڵاتیانی ئەم شارۆچکەیەش گلەی لە بەرپرسان و لایەنە سیاسیەکان دەکەن کە لەسەر دیاریکردنی کەسێک وە قایم بۆ حاجیاوا ڕێک نەکەوتون. ئەلبەتە هەمومان دەزانی کە دانانی قایمقامی قەزای حاجیاوا چەند هۆکارێکە، یەکێکی لە هۆکارەکەوەکەن کە لایەنی سیاسەکان لە بینی خۆیاندا تا ئێستا ڕێک نەکەوتونە بۆ ئەوەی قایمقام دانرێ، بەڵام ئەمە ناگاتەوەی کە ئێمە زیاتر لە 7,000 دانیشتوانمان هەیە لە قەزایە چاوەڕێی ئەم هەموو کاتێ بکەین، بۆیە بە مافی خۆمان دەزانین کە بە زووترین کات قایمقام بۆ قەزای حاجیاوا دانرێت. ئێمە وەکو چالاکوانان و وەکو دانیشتوان و هاوشاریانی حاجیاوا زۆر نیگەرانین لەوەی کە تاوەکو ئێستا نەتواندراوە قایمقام بۆ ئەم شارە دابدرێت. ئێمە کەوتوینە نێوان دوو بەرداشت، نازانین لە زۆر شوێن پێمان دەگوترێت ماڵت لەکوێ یان خەڵکی کوێ یان لەکوێ نیشتەجێ، نازانین بڵین لە ناحیە حاجیاوا یان قەزای حاجیاوا، بە حکمی ئەوەی کە تاوەکو ئێستا حتا لە نووسراوە فەرمیەکانیشدا لە کتابەکانی حکومەتی هەرێمیان لایەنە پەیوەنددارەکان ئاماژە بە قەزا نادرێ، بەلامانەوە سەیرە ئەگەر چیکە فەرمانەکەش دەرچوە. لێرەوە داواکارین کە دەستوبردێک بکرێت و لە ساڵی داهاتوودا قایمقام بۆ ئەم شارە دابدرێت. لەسەر ئەم پرسە بەڕێوەبەری ناحیە حاجیاوا دەڵێت دیاریکردنی کەسێک بۆ پۆستی قایم پێویستی بە ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕانە، بەڵام تا ئێستا ئەم ڕێکەوتنە نەکراوە. تا ئێستا ئیدارەی ڕاپەڕین ئەوێ ڕێەوەی کە بە نووساوی ژمارە 29 لە 22/6/2022 فەرمانی کارژێری هێنانەکەی قەزای حاجیاوا دەرکرد، بەڵام ئێمەیان ڕانەسپارد و هۆکارەکە دەژێڕنەوە بۆەوەی کە پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕاندا، بەڵام بەڕاستی دەست بەکاربوون بە وەکالەت هیچ پێویست بە هیچ ڕێکەوتنێکی سیاسی ناکات. بۆیە من وەکو کلێنێکی کارژێر و یاسایی دەبینم کە ساڵ و نوێک دەبێت مۆزوعی خەزابوونەکە لەسەر ئەو بابەتە پەچی کەوتووە و بەڕاستی خەزابوون بەرهەمی ڕەنج و ماندووبوونی خەڵکی حاجیاوایە کە بەدەیان ساڵە خەباتی بۆ دەکەن داواکاریان پێشکەشی هەموو لایەن پەیوەنددارەکان کردو بە ئەنجومەنی پارێزگاشەوە کە بە سوپاسەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ تا دەگاتە ئیدارەی ڕاپەڕین کاروبارەکان جێبەجێ کراوە، ینی ئاواتی خەڵکی حاجیاوا بکە ئێمەش بە دڵسۆزانە بەڕاستی لە پاڵ چالاکوان و خەڵکە دڵسۆزەکەی حاجیاوا دە بە دووارەچوونەوە بەکر و ئیشوکارەکانمان ڕاپەڕاندن و گەشتوتە ئەو ڕۆژێکی ئێستا بەو شێوازە وەساوە. ئەم ڕۆکانە دەتوانێت فەرمانی کارژێرەکە دەرکەن ئیشی چەند دەقەیەکە ئێترەوە دەکەوێتە سەر ئەوان. بەڕاستی ئێمە لێرە ئیش دەکەین، ئیشوکاری خۆمان وەکو ناحیە بەڕێکرد بوو هیچ درێغیمان نەکەوت لە خزمەتی هاوڵاتیان. لە ئێستادا ژمارەی دانیشتوانی حاجیاوا نزیک دەبێتەوە لە 7,000 کەس و لە ڕووی کارگێڕیەوە 34 فەرمانگەی حکومی بۆ کراوەتەوە و 23 گوندی بەسەرەوەیە. لە شارپرێسەوە هەردی حەسەن، حاجیاوا.